دوای کشانەوەی یۆنامی گورزێکی کوشندەتر بەر کوردستان دەکەوێت. بارزانی پێشتر پشتیوانی هەنگاوەکەی کردووە و ستاندەریش هۆشداری دابوو. ئاژانسی ڕۆیتەرز لە 4 سەرچاوەی عێراقی گواستیوێتەوە لە دوایین کۆبوونەوەی عێراق و ئەمریکا لە واشنتۆن کە نوێنەری وەزارەتی پێشمەرگەش ئامادە بووە بەغدا بەو پەڕی چاوەڕوانیەوە چاوەڕێی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی سەربازی بە سەرۆکایەتی ئەمریکای کردووە. ئەو سەرچاوانە بە ڕۆیتەرزیان وتووە عێراق دەیەوێت هێزی هاوپەیمانان لە مانگی ئەیلولەوە دەست بە کشانەوە بکەن، هەروەها تا مانگی ئەیلولی 2025 بە فەرمی کۆتایی بەکارەکانیان بهێنرێت لەگەڵ ئەگەریمانەوەی هەندێک لە هێزەکانی ئەمریکا لە پلەی ڕاوێژکاری. ئەو هەنگاوە لە کاتێکدایە مانگی ڕابردووش بە فەرمی ئەنجومەنی ئاسایش کۆتایی هێنانی ئەرکی نێردەی نەتەوەی گرتووەکانی بۆ عێراق لەسەر داوای بەغدا ڕاگەیاند. پێشتر ناوەندی شیکاری ستاندەر مەترسی کۆتایی هاتنی ئەرکی یۆنامی لە دۆخی ئێستای کورد لە عێراق ئاشکرا کرد، داواشی لە حکوومەت و لایەنە کوردستانیەکان کرد کە هەوڵی خۆیان بۆ مانەوەی یۆنامی بدەن. لا نوێترین هەوڵیشدا لە سەرەتای ئەو مانگە لە بەغدا ڕاگەندراوی کۆتایی کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی بە بەشداری بارزانی هاوپەیمانێتیەکە داوای کشانەوەی هێزەکانی هاوپەیمانانیان کرد. ئەو کات مەسعود عەبدولخالق داوای لە بارزانی کرد واژوەکەی بکشێنێتەوە و بە لێدوانی فەرمی داوای مانەوەی هێزی هاوپەیمانان لە عێراق و هەرێم بکات، چونکە بوونی ئەوان بۆتە گەرەنتی بۆ خەڵکی کوردستان لە هەر هەوڵێکی نەخوازراو. بەڵام تا ئێستا هیچ لایەک بە فەرمی لە هەرێم پشتیوانی خۆیان بۆ مانەوەی هاوپەیمانان دەرنەبڕیوە، ئەمەش بۆ نەشارەزایی و تێنەگەیشتن لە هاوکێشەی نێودەوڵەتی و ئیقلیمیەکانی ناوچەکە دەگەڕێتەوە.